سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان بینەرانی کەناڵی دیمەن لە ئەڵلقەیەکی تری پرۆگرامی پرسیارێکی تر ئەوروژێنم. طبیعی ئێمە کەسانی کۆمەڵایەتین کاتێک کە داخلی کۆمەلگە ئەبین بەریەککەوتن ڕوئەدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکا فەرمێ باشترینتان ئەو کەسانن کە داخلی کۆمەلگە ئەبن بەڵام سەبر و ئارامی ئەگرن لەسەر ناخۆشیەکانی یەکتر. ئەم فەرمودەیە مانای ئەوە ئەگەیەنێکە من کاتێک کە ئەچمە ناو کۆمەلگەوە کۆمەڵێک هەڵسوکەوت ڕوئەدا بە دڵی من نییە، لەوەیە سوکایەتیم پێ بکرێت، لەوەیە قسەیەکی ناشرینم پێ بکرێت، لەوەیە بە جۆرێکی نالایەق مامەڵەم لەگەڵا بکرێت. پرسیارەکەی من لێرەیە ئەوەیە من چۆن مامەڵە بکەم لە کاتێکە کەسێک بە جۆرێکی نالایەق مامەڵەی لەگەڵ ما کردووە یان هەڵسوکەوتی لەگەڵ ما کردووە. کەسانێکمان هەیە نەفسیەتیان نزمە یان یعنی هەڵسوکەوتیان جوان نییە لەگەڵ بەرامبەرە. ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەمانەیە؟ ئایا ئەبێ سەرەتا هەڵچم؟ ئایا ئەو دەمانچەیی کە پێمە بە دەمانچە یان بە زمانی کوشتن، بە زمانی جنێو، بە زمانی هەڕەشە وەڵامی بەرامبەر بدەمەوە یان بە جۆرێکی تر؟ من هەموو جام قسەیم کردووە جگە لە زمانی کوشتن زمانێکی تر هەیە بۆ ئەوی گفتوگۆی پێ بکەین. ئەمەوێ ئەو پرسیارە لەگەڵ خەڵکەکەیە بوو وروژێنم دوایش بچینە ئیستۆدیۆ لەوێ شڕۆڤەی وەڵامەکانیان بکەین بەو پێی کە لە ئاەتەکانی خوای پەروەردگارە زۆر باسکراوەکە وأتبع السيئة الحسنة لە هەر کاتێکە خراپەیەک ئەنجام درا لە دوای خراپەکە چاکەیەک بکە یان مامەڵەیەکی خراپت بەرامبەر کرا مامەڵە خراپەکە بە چاکە وەڵام بدەرەوە. تا ئەمە لە قورئانی پیرۆزە زۆر بە جوانی ڕەنگی داوەتەوە و لە فەرمودەشە زۆر بە جوانی ڕەنگی داوەتەوە. ئەمەوێ هەڵوێستی خەڵکەکان بزانم کاتێککە ئەگەر من لە کۆمەلگەیە جنێوێکم پێدرا کۆمنتێکی ناشرینم بۆ نووسرا بە جۆرێکی نالایەق لەگەڵ مامەڵە کرا چی بکەم؟ پرسیارێکی گرنگە چونکە بەڕاستی لەوەیە خەڵکێک ئێستا دانیشتووە بڵێ مامۆستا خۆی لەسەر عەساب نییە هادئە هێورە قسەی گەورە ئەکا بەڵام بەڕاستی لە کاتی تووڕەبوونە ئینسان دەرەکەوێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئینەمە الصەبڕ عەندە الصەدمەة الأولى ئەو کاتەی کە سەدمەکە ڕوەدا ئەو کاتەی کە بابەتەکە ئەتەقێتەوە تۆ ئەو کاتە گرنگە بە باشی مامەڵە بکەی بە جوانی مامەڵە بکەی. لەگەڵمان نابن بزانین کاردانەوەی خەڵکی لەمەڕ ئەم بابەتە چییە؟ پاشان ئەچینە ئیستۆدیۆ و بە ئیسراحەت قسەی لەسەرەکەی. خەڵکی کوێنێەوە؟ ماشاءڵڵا لەوێ هاتون بۆ ئێرە. باشە پرسیارێکم هەیە حەزەکەم وەڵامم دەنەوە. پرسیارەکە پرسیارێکی کۆمەڵایەتیە. بەڕای ئێوە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کێشەیەک کەسێک لە کۆمەلگەیە جنێوێکی پێتدا چۆن مامەڵەی لەگەڵاکی؟ بەڕای من جاری یەکەم لەسەر تووڕەبوونا هیچ قسەیەک نەکەی. یەکەم هیچ قسەیەک نەکەی ینی بێدەنگبی؟ بەڵێ جاری یەکەم هیچ قسەیەک نەکەی. تۆ خۆت ئەوە ئەکەی؟ وەڵاهی ئەتا ئێستاوەم بەسەر نهاتووە. بەسەرتا نهاتووە؟ ناوەڵڵا. کەسێک بە جۆرێکی نالایەق لەگەڵ تا هەڵسوکەوتەکە چی بکەی باشە؟ لەسەر تووڕەبوونا نابی هیچ قسەیەک. باشە ئەمە ئەم برادراڵێ نابێ هیچ قسەیە بکەی. ئەی جەنابی تەڵی چی؟ باش بەڕای من باشترین شتەوەیە کە هیچ کێشەیە دروست نەکە ینی تاو کەسێ بەپێی مستەوای کەسەکە ئەگۆڕێتن مرۆڤ جون ئەداتن کەسێ قسەی ناشرین ئەکاتن بەڵام نابی جێ بە کۆمەلگا بدەی ئیتر ئەوایە کۆمەلگای هەموو جۆرە کەسێکی تێدا دەبێت. طبعا لە کۆمەلگەی ئێمەیە کێشە گەورەکەمان بریتیە لە بێدەنگ نەبوون. جاری وایە دوو کەس شەڕەکەن یان جاری وا هەیە لە ناو خێزانێکە ژن و مێردەکە ئەیکەن بەهەرە ئەم ژن و مێردە ئەگەر یەکێکیان بێت و بۆ ماوەی چەند چرکەیەک بێدەنگ بێت تەنها بێدەنگ بێت ئەو کێشەیە چارەسەرە بێت. بەڵام لای ئێمە کاتێک کەسێک قسەمان پێەکە بە زەروری ئەزانین کە جوابی بدەینەوە وەڵامی بدەینەوە بێدەنگ نەبین. بەڕێزان بێدەنگ بوون لە هەندێک حاڵەتە زۆر باشە بەڵکو چارەسەرە.
یعنی جاری وا هەیە کێشەیەک ڕوئەدا تۆ ئەزانی ئەو کێشەیە ئەگەر بێت و بێدەنگ بیت حەلە بێ بەڵام لای ئێمە بۆ ئەوەی ناخی خۆمان هەڵڕێژین خۆمانی پێ ئیسراحەت بکەین وەگەڵێ داخی خۆمان دەربکەین لە ناخی خۆمانە پێویستەکە قسە بکەین پێویستەکە هەڵوێز دەرببڕین لە کاتێکە ئەزانین لەم حاڵەتانەیە کێشە گەورەتر نابێتەوە ئەگەر بێت و بێدەنگ بین فعلا ئەگەر هاتوو کەسێک سوکایەتی پێکردین یان جنێوی پێداین بە تایبەت ئەو کەسانەی دەسەڵاتدارن چونکە دەسەڵاتدار هەموو توانایەکی هەیە و ئەتوانێت هەموو شتێک بکە بەڵام لە کاتێکا کە بێدەنگە بێ جوانترین و کاریگەرترین وەڵام بۆ کەسێک کە بیاوێ سوکایەتیت پێ بکە یان بیاوێ تەشقەڵەت پێ بکە یان بیاوێ تۆ بشکێنێتەوە بێدەنگبوونە و لەگەڵ ئەوەشە بەشێکی زۆری چارەسەری کێشەکان بریتە لە بێدەنگ یەک پرسیاری زۆر عشایری کەسێک جنێوی بە مندا بە من یاوت بە من نمونونەکە بە خۆم بێنمەوە ئاساییە ئەگەر دەمانچەیەکم پێ بوو یەکسەر گولەیەکی پێوە بنێم عشاری گوت دنیا لەگەڵی دیکورای دەکەی لەگەڵی چیەکەی لەگەڵی دیکورای دەکەی باچی دەکەی دوژی عشاری چیلەکەی کونای دەکەی تێناگەم کونایەکەی کونا خەڵکی چوی تۆ خەڵکی گوندیکانیدانم لای بەردەڕش جوانە ینی لەهجەکەی دیارە لەهجەی ئێرە نییە ینی لە ڕووی عشایریەوە ئەتوانی تو گوتت لێ بەس ئەوە غەڵەتە وەڵا غەڵەت بیت غەڵەت نیە تو جنێوت پێدا ئاوا خود لە شەرەف و کەرامەتی دابرا بۆ نیێمە نانا ئێمە سەیکە قانونیەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئەتەکێتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نابێ نابێ لەسەر قسەیەک چۆنە بە قسەیەکی خۆش جوان و ڕێک و پێک کاکە جنێومەدا توتان خۆی جنێو بدەوە بەس تینی شەڕ نەکە و هەرەوەنە طبعا لێرەیە ئێمە لەگەڵ ئەو برادرەیە کردمانە سوحبەت کۆمەڵێ پێکەنین کۆمەڵێک قسەی خۆشمان کرد تەنانەت دوای بەرنامەکەش پێکەوە گفتوگۆمان کرد فعلا ئەوتی لە ڕووی عشایریەوە ئەتەوێ وتم بەڵێ ئەوتی لە ڕووی عشایریەوە ئەبێ یەکسەر گولەیەکی پێوەنی یعنی ئەوەی کە باوە لە ناو ئێمەیە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کەس تەحملی کەس ناکە و بەداخەوە ئەڵێم ئەم فکرەیە ئەم بیرۆکەیە ئەم هەڵس و کەوتە لە ناو ئێمەیە زاڵە ئەگەر چی کەمینەش بێ چونکە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئێستا کوردستان زۆر باشترە زۆر پڕ ئاسایشترە خەڵکی بەرەو ڕۆشنبیریەتێکی زیاترە ڕوا بەڵام ئێمە ئەمانەوێت زیاتر بێ ئێمە ئەمانەوێت ئاستی بەرزتر ببێتەوە ئەو ڕۆشنبیریەتە ولا طموحی ئێمەیە بێ بەڕاستی لە ڕووی عشایریەوە کەس تەحملی کەس ناکا فعلا هەندێک شوێن هەندێک دەڤەر هەندێک شار وایە کەسێک تەحملی کەسی تر ناکە بەڵام ئەبێ تەحملی یەکتر بکەن چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ باشترینی ئێوە ئەوەیە کە داخلی موسڵمانانە بێ و تەحملی ناڕەحەتیەکانیشیانەکە خەیڕۆکم باسی خەیڕکومە باسی خەیریەتە باسی چاکەیە تۆ ئەگەر خۆت بە موسڵمان نەزانی ئەبێ شوێنکەوتەی پێغەمبەری خوابی عەلەیهی سەڵات وسەلام بەچی هەر بە نوێشکردن هەر بە ڕۆژوگرتن هەر بەوەی کە بڵێ منە چم بۆ مزگەوت لە دەرەوەی مزگەوت چیەکەی ئەوە گرنگە من هەموو جارێ باسم کردو ئەڵێم بازار ئەکرێ ببێتە میحرابێک بۆ سوجدە بۆ خوای پەروەردگار بۆ عیبادەت بۆ خوای پەروەردگار چونکە دڵنیابە ئەگەر مامەڵەت لەگەڵ خەڵکا گونجاو نەبێ جوان نەبێ ئەو نوێژت ئەو ڕۆژوەت ئەو حەجەت قبول نییە بەڵگەت چییە؟ وەڵا بەڵگەم زۆرە پێغەمبەری خوا حەدیثی موفلیسی هەیە ئەفەرمێ ئەتەدرونە من المفلیس مفلیس چێیە؟ ئەو کەسەیە کە بەرچی بە هەولێری ئەڵێن هیچی تیان نیە گیرفانی هیچی تیان نیە لە دنیا بەڵام ئەو فەرمێ من باسی قیامەتەکەم لە قیامەت مفلیس ئەو کەسەیە کە نوێژی زۆری کردووە ڕۆژووی زۆری گرتووە حەجی زۆری کردووە عەمرەی کردووە سەردانی مزگەوتی کردووە بەڵام ئەمانە سوودی نییە بۆی بۆ لەبەرەوەی یەئتی وقد ضرب هذا وشتم هذا وأكل مال هذا لەمی داوە جوێنی بەو داوە بۆهتانی بەو کردو واتە مامەڵەی جوان نەبووە لەگەڵ خەڵکە کەواتە دەرەوەی مزگەوتت گرنگە بۆ ئەوەی ناوی مزگەوت مسۆگەر بکەی بەڕاستی ڕەوایە ئەگەر کەسێک جوێنی پێمدا یان کۆمنتێک لە فەیسبوک لە جۆرەکان بەدڵم نەبوو جوێنی پێ بدەمەوە ئەبێ لەسەر کەسایەتی مرۆڤەکان دەوەستەوە هەر بە شەرەک و بە ئەو کەچی خۆیتیتەوە یعنی بەڕاست
تۆ بی چیەکەی ڕانزان کاردانەوە چیە بێ وڵا ئەگە جنێ بەم بدات لەسەر هێن شتێک هیچ بیت ئەوە قسەی نەشا پێ نالێمەوە بەس پێی دەڵێم جینامەدە و قسەی ڕابی تۆڕ تەبات تۆ ڕادەوی تۆ تۆڕە ناوی خۆی ئێستا کێشەکەمان ئەوەیە لە کاتی شوێنەیە هەمومان قسەی جوانمان بۆ دێ بەس لە کاتی تووڕەبوونا ئەوە گرنگە ئێمە ئەرێ ئەوە هەموو گەنجەکان چوونە پشت کامیرەوە سەیرە بۆ ئەگەر کەسێک قسەیەکی نابەجێی پێوتی بخۆی کاردانەوەی تۆ یەکەم کاردانەوەی تۆ ئێمە چاوە جواب دەین ئەگەر قسەی جوای نەکرد قسەی خراپتر پێ دەکەین بخۆی عادەتە ناوایە هەم کەساوا دەکەن عادەتەن چۆنە یعنی قسەی کرێتی کرد ئەوانێ دی ئەلافۆ باشە ئەوە قەی ناکڵێ ئیماندار ئاوێنێ ئیماندارە ها ئەگەر قسەی کرێتی کرد بەخۆی خاڵکەکە زۆربەی قسەی کرێتر پێ دەکەن هەنی هەر لكل فعلا ردة فعل نفسي او يعني قصي كريتي قصي كريدا كاتو خلكك اوي بس بخويا غلطه يعني باشتر الريق راستك تشيا من شلون باشتر اوي والله اگر قصي كريت بيت يا كم جار بيدالي تو قبول داكي قصي بيت بكم يعني اوي يعني بيدالي تو اتوي بشويشي لوجيكي لقليا بالضبط يعني تو علي قبول داكي اوات بيبلن خوي اسبابش فرق يعني سبب والسبب فرق والله لو انا جاري من خالد مجبوري قبول كذا سر خوي يعني تو لو كاتيا اعترافك كهلا تو هلاي اگر هلا بيت طبعا اعترافك ودارين ببوره تو داوي طبعا طبعا شكا طبعا ام بابتا طبعا جنجي زور ليره كوبوتوا حزا كم اواني جوان ليبي زۆر جار ئەم مووقیفە لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دووبارە بۆتەوە کەسی وا هەبووە ئاوا پڕیداوە بە یەخەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حتا فەرموودەکە فەرمێ چونکە پێستی سپی بوو ئێمە لای ملیمان بینی کە یعنی شوێنی یاخەکە دەرچوو بوو بس ئەوەی گرنگە کاردانەوەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە زۆر گرنگە بە تایبەت کاردانەوەکەی ئیمامی عومەر حەزەکەم بیکەمە پرسیار چێ ئەزانێ ئەو کاردانەوەی چی بوو لەگەڵ ئیمامی عومەرە پێغەمبەری خوا چی بە ئیمامی عومەر وت کاتێک کە یەهودیەکە داوای قەرزی لێی کرد ئەزانن ئێوە پرسیارێ لە ئێواکەم یەهودیەک دێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داوای قەرزی لێکە یەخەکە یەگرێ باشە ئیمامی عومەر تووڕابێ پێغەمبەری خوا چی پێیوت چێ زانێ نابێت پرسیارێکی زۆر بەجێیە وتی چی پێی هەستا ئەجیکم انشاءالله وەرە وەرێرەوە ئاخەدا با سوودت لێ وەرگرن با خەڵکێک سوودە لێ وەرگرێ فەرمووی کە جولەکەکە هات وتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نزلەکە تووڕە بوو باشە عومەر تووڕە بوو خۆی ڕازی بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی لێی تووڕە مەبە من بڵێ بە ئەو بڵێ داوا بە جوانی داوای قەرزەکە بکە ڕەنگەش بڵێ بە جوانی قەرزەکە بدەرەوە ئەم بابەتە بابەتێکی لۆژیکیە ئەوە ئێمە بووینایە ڕێک دوو گول لەمانە نایە ناوچەوانەوە وایە ڕاستە یان جنێ و بارانمانە کرد یان قسەی نابەجێمان پێ بەڵام ئەو کەسەی کە سەرمەشقی دینەکەی منە بە جۆرێکی تر مامەڵاکە کەواتە ئەبێ شوێن کەوتەی ئەو بین ئەبێ شوێن کەوتەی ئەو بین باشەکان دەست خۆش لەوەیە کەسێک بە من بڵێ مامۆستا تۆ ئەتەوێت کۆمەڵگە وا ڕابێنی کە ترسنۆک بن دیفاع لە خۆیان نەکەن بەڵام تەماشای ئەم چیرۆکەکە کە هەر لە گەڵ ئەو گەنجانە شاباسم کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەهودیەک دێ بۆ لای طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێستی کەمێک سوروسپی بووە دێ بۆ لای بۆ ئەوەی تاقی کاتەوە طبعا سەحابەکانیش لە دەوروبەرین ڕێک یاخەی پێغەمبەری خوا ئەگرێ عەلەیهی سەڵات وسەلام حتا لە ڕیوایەتەکەیە تۆ ئەفەرمێ ئێرەی پێغەمبەری خوا پێوەی دیار بوو کە یاخەکە ئازاری دابوو بە توندی هاوارێ کرد وەرە ئەی موحەممەد تۆ ئەبێ دادپەروەەر بی تۆ قەرز کوێری ئەبێ قەرزەکەم بدەیتەوە و فعلا قەرزی لای پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام لەم مووقیفەیە ئێمە بین نەک ئەوەندەی کە پاڵی پێوانین لێی ئەدەین ئەوە لە دینی ئێمەشان نییە ها یعنی زۆر بە ئاسانی لە لای ئێمە ئەکوژرێ
لە لای ئێمە تەواو ژیانی کۆتایی پێدێ. ئەمە جگە لەوەی کە سوکایەتی بە خودی خۆم کردووە لەسەروی ئەوە شەو لەسەر دینەکەی من نییە ئیتر خوێنی حەڵاڵەکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانی بە خۆی داگرت، هیچ کاردانەوەیەکی نەنوار. سەحابەکان تووڕە بوون ویسیان بچن بۆی و لێیدەن، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەت ئیمامی عومەری ڕاگرت، ئەی عومەر بوەستە نەکەی هیچ کاردانەوەیەکت هەبێ، بەڵکو یعنی تەماشاکەن بەڕێزان ئێمە جاری وا هەیە قسەکانمان هەمووی عەقڵانیە چونکە هێورین ئاگامان لە خۆمانە، بەڵام گرنگە لە کاتی ئەو ئەزمەیەیە لە کاتی دروستبوونی ئەو کێشەیە من خاوەنی عەقڵی خۆم بم، خاوەنی بڕیاری خۆم بم، خاوەنی بیرکردنەوەی خۆم بم. ئەخر جاری وا هەیە لە کاتی ئەو کێشانەیە کەسەکە خۆی عیبی نییە، بەڵام دەوروبەرەکەی کاریگەریە بن بەسەرەوە، کاریگەریان هەیە بەسەرەوە، قسەی بۆکەن چۆنە بێ تۆ دانیشتویتە تۆ دوور لە ڕووی بەڕێستان و ئەو بینەرانی کە ئێستا دانیشتون بە دیارمانەوە تۆ پیاو نیت، تۆ هەڵوێستت نییە، تۆ غیرەتت نییە، تۆ وای لێ ئەەکەن دەفعی ئەەکەن بۆی هەڵە بکا بەڕاستی. لێرەیە ئێمە پێویستەکە بە شێوەیەکی عەقڵانی بیر بکەینەوە و بڕیارەکانیشمان سەرچاوەکەی عەقڵ بێ نەک عاتیفە. پێغەمبەری خوا بە ئیمامی عومەری فەرموو بەو کەسە بڵێ بە جوانی داوای قەرزەکەت بکە و هەرەوە نەژنا بە منیش بڵێ بە جوانی قەرزەکەت بدەرەوە، یعنی لێ کۆڵینەوە بکە کاکە بزانە فعلەن وایە من قەرزم لایە بەڵێ قەرزم لایە، ئێ باشە من کاتەکەی هاتووە یان نەهاتووە، تاخیرم کردووە یا تاخیرم نەکردووە، لێ بکۆڵەرەوە لێم بپرسە ئەگەر تاخیرم کردووە بۆ تاخیرم کردووە، حەقی خۆیەتی مافی خۆیەتی با لەسەر دینەکەی تۆش نەبێ، با جوولەکە بێ، با مەسیحی بێ، با هەر شتێک بێ، گرنگەوەیە تۆ قەرزت لی کردووە پێویستەکە وەکو پیاو قەرزەکەی بدەیتەوە، ئەمە لە ناو خۆمانە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هێشتا کاتەکەی نەهات بوو قەرزەکەی وتی پێم بڵێ بە جوانی قەرزەکەت بدەرەوە، ئەو کێشەکە حەل بوو تەواو. یعنی تۆ لە جیاتی ئەوەی لەو حاڵەتانەیە بە شێوەیەکی عەقڵانی مامەڵەی لەگەڵا بکەی. ئەو گەنجە باسی کرد وتی لێ پرسم زانم هۆکارەکەی چییە؟ یعنی ئەگەر من بەرامبەر تۆ وا بکەم قبوڵەکەی؟ نەخێر قبوڵ ناکە. ئەی باشە بۆ بەرامبەرت قبوڵە، بۆ بەرامبەرت پێی ئاسان و سانا و ساکار و سادەیە نازانی. لەبەرەوە دیسانەوە ئەگەڕێینەوە سەر چوارچێوەی یەکەم ئێمە پێویستمان بە بیرکردنەوەی دروستە لە کاتی دروستبوونی ئەم کێشە. بەو پێی جەنابەت دوکانداری ئینسانێک دوور لە ڕووی جەنابەت جوێنی پێتدا یان بە جۆرێکی نالایەق لەگەڵ تا مامەڵەی کرد. باشترین ڕێگایەک بۆ ئەوەی تۆ هەڵسوکەوتی لێ بکەیت لەو مووقفەیە چۆنە چییە؟ آخر ئەو برادرە لە سچ ئەساسی غەڵەت بکە. ینی لێرەشا تۆ باسی هۆکارەکەی تاوان ئەگەرە توویکە غەڵەتت بەرامبەر بکە دەبی هۆکارەکەی کابرای بگری ئەو جەبزانی غەڵەت لێکری ئەوجا کاردانەوەکەی بدەیەوە. باشە گریمان خەتای ئەوە ئەخە خەتای لە سچ ئەساسێک وانە؟ باش ئەو پرسیاری ئاراستی جەناب دەکەمەوە دوور لە ڕووی جەنابەت تۆ غەڵەت بەرامبەری لە سچ ئەساسە غەڵەت لە بەرامبەری من ینی لێ پرسی تاوان بەپێی هۆکارەکە ئەو کاتی دەگەڕێتەوە سا ئەو کەسەی جارو ئینسانە عسابی فول یەکسەر کاردانەوەی شەرعی دەبی جاری شوێ ئینسانێک تێگەیشتی و مسەقەف و لەسەر خۆی لە غەڵەتەکەی دەپێشتەوە ئەوجا کاردانەوەی خۆی دەداتەوە. تونترین کاردانەوەیە کە تۆ هەدوێت چییە؟ ئەگەر دەسەڵاتەوەی بە هەموو شێوازە تۆرەکەی لێ خۆمەگەنا حیزبی الله و نعم الوەکیل بە هەموو شێوەیە بە هەموو شێوەیەک تۆرێ خۆی لێکەمەوە وەکو چۆن ینی وەکو ئەوەی چۆن غەڵەت کردی ئەوەی غەڵەتی بەرامبەرە بە هەمان شێوە بەڵکو زیاتریش لەبەرەوەی ئاستادم نییە غەڵەت بەرامبەر کەسمەوە کەسەجی غەڵەتم کە زۆرتون ڕەدڵفعلم لە بۆ چاکە تەواو ینی جەنابەت سەیری هۆکارەکەکەی ئەگەر خەتای ئەو بێ وەکو خۆی مامەڵەی لەگەڵاکەی بەڵکو زیاتریشەگە بۆ العین بالعین والسن بالسن بێگومان دەست خۆش سپاس. لە کۆمەڵگەی ئێمەیە کاتێک کە کێشەیەک ڕوئەدا لە بینی دوو کەسە، ئەم دوو کەسە لە جیاتی ئەوەی ئینساف بەکاربێنن لە غەیبەتکردنی یەکە لە باسکردنی یەکە تەنانەت لە جنێودانیشە زیاتری ئەکەن. ینی بۆ نمونە گەنجێک سوکایەتی بە کەسێکی ترەکە، ئەم کەسە لە جیاتی ئەوەی یاسای العین بالعین والسن بالسن تطبیق بکە بڵێ من لە حەقی خۆم خۆش نابم زلەیەک لێم داوە زلەکەت لێ ئەدەمەوە ئەچمە لای دادگا شکاتەکەم. ئەم ئەوە ناکە، ئەم ئەچێ چیەکە لە سەروی ئەوەوە گوێن بە خۆی
بە دایکی بە خوشکی بە بنەماڵەکەی بە عشیرەتی بە باوکێدا کە ئەمە ڕەوا نییە یعنی تۆ تەماشاکە ئەگەر تەنانەت لەگەڵ دوژمنەکەشتا پێویستەکە ئینساف بەکاربێنی ئێمە قسەی من نییە مە قسەی ڕەب العالەمینە خوای پەروەردگار لە قورآنی پیرۆز ئەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى وانەزانن لەگەڵ قەومێکە لەگەڵ هۆزێکە لەگەڵ گەلێکە لەگەڵ کۆمەڵە کەسێکە کە دوژمندار بوون ئیتر نابێ ئینساف بەکاربێنن نا خوای پەروەردگار چەندین جار وەکو بابی ئینساف بە باشە باسی مەسیحیەکانی کردووە کە کەسانێکن دڵنەرمن نزیکن لە موسڵمانانەوە لەبەرەوەی ڕۆحبانیان خوای پەروەردگار بە ئینساف باسییانەکە لەگەڵ ئەوەش ئەڵێ لە دینی ئێمەیە ئەوان کوفرەکەن ئەوان سێخوا پەرستن بەڵام ئەمە ئەوە ناگەینێت کە بڵێ وڵا کەسێکی مەسیحیە یان کەسێکی جوولەکەیە ئەبێ هەموو شتەکانی فی سفرکەی نا ئەبێت تۆ ئینساف بەکاربێنی و لەگەڵ ئەوە شکاتێک کە ئینساف بەکارێنی خوای پەروەردگار فەرمێ هو ئەقرب للتەقوى ئەوە نزیک دەکاتەوە لە تەقوای خوای پەروەردگار لە نزیکبوونەوە لە خوای پەروەردگار ئەوەیە پێ ئەنەی بە جەرگی خۆتا لێرەیە ئەڵەی ئەی نەفس بوەستە تۆ بای ئەوەندە حەقی خۆت بوو حەقی خۆت بکەیتەوە لەوە زیاتر پێت هەڵکشا ئەیتر تەواو تۆ ئەبی بە زاڵم و ئەویش ئەبێ بە مەزلوم و هەمیشە مەزلوم و ستەملێکراو بین لەم بابەتانەیە باشترە لە ڕووی حەق و مافەوە لە قیامەتە کاردانەوەی تۆ بەرامبەر کەسێک کە بە شێوەیەکی ناشرین مامەڵاکات چییە؟ ئەبێت چی بێت؟ خەگە لەسەر بزانام لەسەر چ مەوزوعێکە یان لەو گۆڕە بێت جنێوم پێ بدە نەنا کەسێک بە کۆمنتێکی ناشرینی بۆ نووسی لە فەیسبوک ئێستا هەمووی بۆتە کۆمنتی ناشرین تۆ چۆن مامەڵاکەی؟ وڵی بە شەرت ئەخلاقی خۆم جوابیە دەمەوە وەکو ما جوابی چی دەمەوە یعنی وە کەسانی جنێوە دەن جوابی چیان دەمەوە ئەو دیارە پەروەردەیەکی جوان نەکراوە یعنی ئەبێ من بە جنێو جوابی ناوەڵا شتیەوە نابێتن دەبێت تو پێ ڕابچی بە و جنێوی بدیە و جنێویش کاتەوە جنێویش کاتەوە نابێتنەوە نشیەوە ئاگرەکە خۆشە ئارێوەڵە زۆرە بێ بەڵێ تۆ خۆت لەو کاتانەیە طبیعی خۆت چۆنە؟ والله من ئێستا جنێویشتیوان نادەم یعنی منۆشتوانە نییە بچم لە کۆمەتی خەڵک جنێو لە کاتی کاردانەوەیە چۆنی زۆر تو ڕاوی شتەشکەی ئەرە وڵم هەموو کەس تو ڕاوێت هەموو کەس حسابێ بێ بەس شتیوەش نییە یعنی کەسەکەم خۆم پێ ڕاژیرێتن دەتام کۆتڕۆلی خۆم بکەم ئەتوانی سەیتوانم ئەرێ وڵە لەبەرەوەی کە توش بووی توش شەڕ بوویت ئەنج خۆت پێ ڕاناجی شتیت کرد لە دەست دەرەچێت وەکو چی؟ بۆ نمونە کە توش شەڕەکە بێ کەسێک دی شەڕت پێفرۆشە لێرە نییە ئەم بچم جوابی بەمۆیان لێ دەمە یعنی هەر زەکارێک بێتنە من شتیوە نابێتن لەبەرەوەی تووشی مشکلە بی خۆ توش شەڕی شتیواکەی ئارێ وڵە لێرەیە من قسەیەکم هەیە طبعا هەموو کەسێک کاتێک هەڵەیەکی بەرامبەرەکرێ لە ڕووی یاساوە بۆی هەیە تۆڵەی خۆی بکاتەوە بەڵام بەمەرجێک لە ڕێی یاساوە بێ ئەوجا ئەم تۆڵەیە نابێ لە خۆمانەوە پێی هەڵسی یعنی خوای پەروەردگارە فەرمێ العین بالعین والسن بالسن لە شەرعیشا ئەگەر بێت و کەسێک دەستێکی شکاندم من بۆم هەیە لە ڕێی دادگاوە ئەو دەستەی بشکێنمەوە تەنانەت کەسێک ئەگەر کەسێکی کوشتەوە طبعا ئەگەر بە عەمدی بێ ئەو کەسە ئەبێ بکوژرێتەوە بەڵام ئەگەر عەمدی نەبوو ئەوە بەرامبەرەکەی سەد حوشتر ئەبێ بدا و 2 مانگیش بەڕاستی بە ڕۆژوو بێ لەسەر یەک ئەوە بابەتێکی فقهیە حەز ناکەم بچمە ناوێەوە بەس لێرە ئەوەیە گرنگە ئێمە بیزانین تۆ کاتێکەتەوێت تۆڵەی خۆت بکەیتەوە بەچی ئەیکیتەوە هەر لە خۆتەوە هەڵسی و بچی چەک هەڵگری و سەلەیەک بنێ بە یەک عشرەتەوە بە یەکەوە بیکوژیت و دوای دوژمنداریی 100 ساڵە لە نێوان دوو بنەماڵەیە دروست بکەیت ئەمە ڕەوایە نەخێر بەڵکو کاتێک کە من سوکایەتیەکەم بەرامبەرەکرێ هەڵەیەکم بەرامبەرەکرێ پێویستەکە ڕێکاری یاسایی بگرمە بەر لە ڕێی دادگاوە ئەو بابەتە چارەسەر بکەم ئەینا بەخوای فەوزان دروستە پرسیارێکی زۆر سادە ئێستا گەنج خوێنی گەرمە ئەگەر کەسێک بە جۆرێکی ناشرین مامەڵەی لەگەڵ تا کرد تۆ چۆن جوابێ دەیتەوە؟ بەلایانی خۆمە قسەی بکەم بە خۆم تۆزێک بێسەبرم وەڵامی تۆم پێویست بەڵام ئەگەر وەکو گشتی وەکو نەسیحەتێک بیتن یان تا بەلایانی خۆمە گەر بڵێم هەتا بتانی ئەگەر کابرا قسەشی غەڵەتت پێ برێ دەچ بەلایانی جوون بی یان قسەشی ناشرم بی قسەشی بکەی شەرمەزاری بکەی باشترە لەوەی کات و ڕەتفعلەشی غەڵەت شەرمەزاریەکەی ینی شەرمەزاری بکەی ئەگەر کابرا جوونەشی پێتدا هەتو پێ برێ دەستت خۆش بی یانەوە تا ئەگەر کە ڕەگەزی خۆت بوو پێ برێ برا گەورەی یان شتەشی وە هەتو بتانی شەرمەزاری بکەی لە ئاس ئەو قسە ناشرینەی کە ئەو کردیتی
با نمونە ئەگەر بە نمونە دای بنێتە سێ خولەک ئەو تانی هەر قسەی ناشرم کات توش سێ خولەک هەر هەمان ڕەتفعلت هەبی بە شەرمەزاری بە خۆی واز دەینی بەڵام ئەگەر هاتۆ مش هەمان ڕەتفعلی ناشرنم هەبوو لەوانەیە شتی زیاتر لێ بقۆم لە ڕووی طبعا کاتێک کە کێشەیەک ڕوئەدا هەندێک کەس کێشەی تر دروست دەکەن لەسەر ئەو کێشەیەوە بۆ نمونە من کێشەم لەگەڵ گەنجێکا هەیە ناچم بۆ لای گەنجەکە خۆی بەڵکو وای لێ ئەەکەم دایکی باوکی برای ئامۆزای هەمویان ئاوارە بن بە تایبەت لە ناو کۆمەڵگەی ئێمەیە ئەو کێشانەی کە پێوترێت دوژمنداری یان بابەتی کوشتن یان ئەلەو بابەتانە تەنها کەسەکە خۆی پێوە نابێ بەڵکو ئەچین خزم و کەس و دار و دەستەکەی هەمووی وە دەرئەنین لە شارە یان شەرت و مەرجەکەین لەسەر ئەو کەسانە کە ئیتر نابێ بێنەوە بەم شارەیە لە کاتێکە تاکە کەسێک تاوانبارە نەوەکو ئەوانی تر کەواتە منێک بۆ ئەوەی چارەسەری کێشەیەک بکەم جاری وا هەیە ڕۆشنبیریم هێندە لاوازە ئەچم کێشەی تری بۆ دروست دەکەم لە جیاتی ئەوەی چارەسەری گونجاو بدۆزمەوە بۆ ئەو کێشەی کە دروست بووە جوابی نەدەوە باشترا پێویست ناکات جوابشی بدەوە ئەخر جاری وایە خۆتت پێ ناگیرێەوە نییە جاروێ شتانە بیتن ئەگەر من بمەوێت جوابی دەمەوە چۆن جوابی دەمەوە بە قورعان بەو کە ئەو قسەی کردێ بەو نەوەی جوابی دێ بۆم باش بە هەمان ئوسلوب کە ئەو قسەی کردووە من جوابی دەمەوە تۆ ڕادوایە بەرە جاری وا هەیە کەسەکە قسەیەکی نالایەقەکە ئەبێ من هەمان ئەو قسەی پێ بڵێمەوە بە قورعان شخصە تا شخص فەرقەکە کابرا کەس سەر بەخۆ نەهاتن قسەی پێ بەقەینا ئێستا تۆ دادوەر بە دوو کەس بووە بە گفتوگۆی تند لە نێوانیانە ینی مناقەشەیەکی تند لە نێوانیانە ڕوویداوە ئەم دوو کەسە دانەیەکیان زۆر وەگەڵێ محتەرەمە هێشتا دانی بە خۆیان گرتووە بەس ئەوەی تر هێرشەکات گوێنەدا قساکە کامیانت پێێتەوە لەو حالەتانە هیمالی کەی باشترە ڕاست واز لێ بنی قسەی دەگە نەکەی بڕە باشترە کابرا نایە شخصیاتی خۆبەوەی بداتن یان قسەشی نەشرین پێ برێتن باشە لە کۆمەڵگەی ئێمەیاگەرە و دوو کەسە ببینن کەسێک وەڵامی نەداتەوەڵێەوە پێی نەوێراوە حالەتە زۆرە زۆرە چاردەورەکە دەوێت دەفعیکاتن بتە شەڕۆڵگەش هۆکارە بۆ زۆرێک سەتانەوەتی کابرا جاروی لە شەرمان تێکەی لە شەرما تێکەی بەرێ دەست خۆش بێ سپاس ئەم خاڵم زۆر لە لامە بەز کاردانەوەی هەر کەسێک ئاوێنەی کەسایەتی ئەو کەسەیە یعنی جاری وا هەیە ئەنج عەرەب قسەیە زۆر جوانی هەیە ئەڵێ الئیناء ينضح بما فيه يعني قاب دەفر ئەوە ئەڕژێنێ کە تایەتی ئیتر ئەگەر شیر بێ یان مەشروب بێ یان هەر مادەیەکی تر بێ بە باش بەخرە ئینسانیش بە هەمان شێوە وایە خاوەنی کەسایەتێکی بەرز بێ خاوەنی کەسایەتێکی بڵند بێ مەڕموخ بێ جوان بێ کەسایەتێکی وای هەبێ کە تەنازل نەکا بۆ کۆمەڵێشتی تر یان خۆی کەم نەکاتەوە یان محافەزە بکە لەسەر کۆمەڵێک وشە لە دەربڕینی هەرگیز هەڵوێستی نالایەقی لێ نابینی بەڵام کاتێک کە کەسێکت بینیوە تا ئێساکە خۆی وا نیشانداوە کەسێکی جوان و باش و چاک و خاوەنی کەسایەتی بەرز و بەڕێزە تەنها لە یەک هەڵوێستا لە یەک مەوقیفا کە ئەیبینی چۆن جوێنێکەدا کە ئەیبینی چۆن هەڵوێستێکی دەربڕیوە ڕێک لەبەر چاوتەکەوێت ینی وای لێ دێ ئەم کەسە دا ئەبەزێ لەبەر چاوت بۆ لەبەرەوەی ئەزانی کە ئەمە پێشتر ناخی وا بووە پەروەردەی وا بووە کەواتە کەسایەتی گرنگە بۆ ئەو کەسەی کە هەڵوێست دەرەوە کەسێک بە جۆرێکی نالایەق هەڵسوکەوتت لەگەڵاکە کاردانەوەی تۆ ئەبێت چۆن بێ باشترین کاردانەوە بەرامبەر کەسێک کە بۆ نمونە کەسێک جنێوی پێم داوە کەسێک کۆمنتێکی ناشرینی بۆ نووسیوە جوانترین کاردانەوە باشترین کاردانەوە چییە؟ بۆ نمونە گەنجی وا هەیەڵێت دەمانچەم پێ بێ یەک گولەی پێوانێ ناوەڵە زانین کاک تۆرەوە ئەو کەسی بەرامبەر ئەوابی عین ئەگەڕێتەوە ئێستا لۆ نمونە هاتوو کەسێکی دەمارگیری ئەمن ناکرێ مچیتوو بم دەبی ئەمنەوەتر نەریمتر بم لە چاوەتو باشە فعلا ئێمە وای
چۆن لە کاتی تووڕەبوونا ینی هەستی پێکەی لە کۆمەڵگەی ئێمە وابێ ناوانینە هەموو ئەوەی توندین ینی زوو ئەوە نەبی ڕەتفعال نەبی لەسەر هەر مشکلێک بیان کێشێک بی کە ڕوەدا نصيحتت چیە بۆ گەنجانەی کە زوو تووڕا وەڵی برن مەسحەتم چییە ینی دەبی ئینسان ئەوە لەسەر خۆ بێ ناکرێت زوو ئەوە چی بکە ینی کارە چی بکە ئەنی سبەینێکرێ پەشیمان بیتەوە بچی ئەوە بکە دەستی کابرای ماسکە بێتە سوێ عشایری لای جەنابەت ئەوە گرنگە کە پەلە نەکە بەێ بەتاکیدی ئینسان لەستا هەموو کارێکی دەبی ئەوەی بسەبری هەبی ینی تحملی هەبی نابی زوو ئەنە ڕەتفعالە چی خراپ ئەوکە بنوینی سبەینێکەوەی گوتم بیتە کێشەیەکی عشایری ئاجە پارەی ئاجا دەستماچکردنە ئینسان پێشەوەی تووشی ئەو شتەی بی بیر لە کۆمەڵێک سنوورکی دابنێ بابەتی تر بکاتەوە کە ڕوئەدات دەست خۆش بێ زۆر سپاس کاتێک کێشەیەک ڕوئەدا حتمما بۆ چارەسەرکردن ئەبێ لایەکیان یان هەردوو لایەن باشتر سارد بن نەک هەردوو لا گەرم بێ قسەیەک هەیە زۆر جوانە ئەڵێ وەڵامی ئاگر بە ئاگر بدەیتەوە تەنها خۆڵەمێشت بۆ مێنێتەوە لەبەرەوە هەردوو لا ئەگەر گەرم بێ هەردوو لا ئاگر بێ ئەوەی لە نێوانیانە ئەبێ بە قوربانی ئەبێ بە خۆڵەمێش جاری وا هەیە ئەوەی لە نێوانیانایە مناڵە ئەبێ بە قوربانی ئێتر مستەقبەلیانە فەوتێ بەڕاستی یان دوو عەشرەتە یان دوو بنەماڵەیە یان دوو کەسایەتیە یعنی پەیوەندیەکی چەندین ساڵی دوو کەسە تێکەچێ بێ بە قوربانی و بێتە خۆڵەمێش یعنی هیچ لایەکیان مادە مامەڵەیان وەکو ئاگر بووە هیچیان لێ سەوز نابێ و هیچیان دەست ناکە گەنجێک هات بۆ ئێرە بۆ نمونە بە جۆرێکی نالایەق لەگەڵ ما هەڵسوکەوتی کرد کۆمنتێکی ناشرینیدا دوور لە ڕووی بەڕێستان جنێوێکی پێمدا جوانترین کاردانەوە لە منەوە دەرچێت چییە؟ جواب نەدانەوە جواب نەدانەوە ئێهمالکردن بەڕای جەنابەت ئێهمالێکی باشە زۆر باشترە باشە من جوابی دێەوە بەڕێی من گەورە دەبی جوابی نەدەوە بچوک دەبێت گەنجێک ئەو پرسیارم لی کردوتی دەمانچەم پێ بێ فیشەشێکی پێوانێ ناوەڵە من ماچی بۆ دایم من بۆبی بەخۆی دابستۆ جارش کە هەڵی وانەکە زۆر جیاوازن ئەم دوو وەڵامە ینی بەڕای جەنابەت ئەمەیان کاریگەرترە کارێکی زۆر نابەجێی خۆت بینێ و ئەستەی گەنجەکان جواب بگرن گەنجەکان جواب بگرن دیتە ئێوە خوێنتان گەرمە ئەم مامۆسایانە دنیا دیتەن لە کاتێک کە کەسێک بە ناشرینی مامەڵی لەگەڵما کرد من چۆن کاردانەوەم چی بێ مامۆساڵی ئەهمالیکە جوابی مەدەرەوە جەناب تەڵی چی باشترین شتە جوابی نەدێت جوابی نەدەیتەوە باشە بەڕای جەنابێت لە کۆمەڵگەی ئێمەیە ئەم وەڵامەی ئێوە لە کاتی تووڕەبوونا پەیڕەوە کرێ بەتایبەت لای گەنج ئەمە پەیڕەوی دەکەین و نازانم گەنج سێ سەرە ڕۆیە و هەشە لەوانەیە پەیڕۆی ڕاستەکەی ئەیە واڵێن چی دەوەرم وەرە قسەمان بۆ بکەوەرە پرسیارەکە جۆ لێ بوو تەڵان تۆ وەکو گەنجێک ئەم مامۆسایە کە لە ئێمە گەورەترە یعنی قسەی زۆر جوانی کرد ئەگەر کەسێک لە بەرامبەرت بە جۆرێکی ناشرین مامەڵی لەگەڵ تا کرد چۆن جواب دەیتەوە مامۆسایان ئێوە بزانم ئەتوانن بڕۆ سوپاسانەکەین دەستان خۆش بێت توانین لەسەر خۆ جوێ بێتەوە کە بەکاری جوانتە یعنی تەنانە دەگەر گەنجێک جنێوێکی پێتدا ئاسایی لای من ئاسایی بە ئاسایی مامەڵی لەگەڵ جوانە بەڵێ قەت ئەو حاڵەتت بۆ ڕوویداوە لەگەڵ تۆیە چۆن مامەڵەت کردووە زۆر بەسادەین بۆ عسابی گەرمە تۆ بێ عسابی سار جوابی بیت ئەگەر تۆش گەرم بووی چی گەرم و گەرم ناتوانانی هارە بێ ساروی بەرامبەر گەرم گەرم و گەرم ناگونجێت شتی لێ دوورسە شتی تری لێ دوورسە طبعا هەڵگرتنی چەک لە لای ئێمە پێویستەکە ببێتە عیبە ئیلا لە چەند حاڵەتێکی گرنگانە بێ کە ڕێپێدراو بێ لەلایەنی حکوومەتەوە بەڵام بەداخەوە ئێستا لەوەیەک زۆرێک لەو بینەرانی کە تەماشامانکەن و ئەم قسانە ئەەکەین پێیان وەگەڵێ هەزم نەکرێ یان بە جۆرێکی سوعبەت ئامێز تعلیق بنووسن کۆمنت بنووسن بڵێن ینی تۆ لە کوێ ئەژیت سیرکەن ماڵوێرانی ئێمە لەو کاتەوە دەست پێەکە کاتێک کە دوو کەس شەڕەکەن ئەم دوانە یەکێکیان چەکی پێ تەبا شەیتان نەخەوتووە ئەو چەکە بەکارهێنێ کە بەکارهێنێ
چەند خولەکێکە و تووڕەبوونەکەی دا ئەمرکێتەوە کاتێک کە خۆی ئەبینێتەوە لە ناو زیندانایە ئەو کاتە هەست بە خۆیەکە کە چ کارە ساتێکی خۆڵقاندووە خۆ ئەگەر ئەو چەکەی پێ نەبوایە ئەو چەخۆیی بەدەستەوە نەبوایە پەنای نەبردایەتە بەر ئەو دارە ئەو بەردە ئەو شیشە کە بەدەستێەوە بووە و بەکاری هێناوە دڵنیام کێشەکە زۆر زۆر سوکتر و ئاسانتر چارەسەرەکرا بەڵام کاتێک من بۆ پۆز چەکێکم بە ئێرەمەوە داناوە بۆ ئەوەی بڵێن وڵا کەسێکی زۆر بەغیرەتە یەک حربم لەگەڵ خۆما هەڵگرتووە قامەیەکم لەگەڵ خۆما هەڵگرتووە ئەمە ناوت دوای ئەوەی کە چوویتە ناو سجنەوە لە زیندانە مایتەوە بۆ چەندین ساڵ نەناوتەمێنێ نە ئەو غیرەتەی کە برادەکانت پفتیانەدا ئەمێنێ هیچی نامێنێ هەمووی ڕۆ ئەوانەی کە تۆیان هان ئەدا بە بابەتی غیرەت و شەهامەت و پیاوەتی و ئەوانە کەسیان سوودیان بۆ نییە بۆیە ئەو ئالەتەی کە تۆ هەڵت گرتووە تەنها زەرەری بە خۆت گەیاند جگەلەوەی کە ماڵی خەڵکی ترت کاول کرد ئێستا گەنجێک هات بۆ لای من جنێوێکی پێدام بەڵێ کاردانەوەی من چۆن بێ باشە بەڕای ئێوە یعنی طبعا هادی و لەسەر خۆی باشترە هاد بم لەسەر بەێ بەس ئێستا خۆ دەزانی خەرچی ئێستا کووە شکارێ وتنەوەی دەکەتە بەرێ دەکوژی کابرا لەسەر فولای دەشی دێتە خوارە یەکەچی دەکوژی لەسەر شکان ئەوە تەواوە زۆر غەڵەتە بۆ غەڵەتە لەو عاڵەتەی ئینسان کە عصبی دەبی نازانی هەر شتش لە بەدەستی بی ئەوجا مەسەرەن دەمان چەبی چەکبی مشکلەیە عسەبیە لە وەزئی خۆی لە جێش دێت دەرێ عسەبیە لەگەر یەکەکی دەکەتە ڕکا تووشی مشکلەی دەبی عسابی فولە لە جێ کە دێت دەریاوزە تووشی مشکلی دەبی لەگە توبی لەگە من بی هەم عسابی فولە لە جێیت کە ئەزم لەسەر مشکلە شتیوارە هەن زۆر بە سڵحی عشایری عشایریش دێپڕ ئەگەر تۆبی چیەکەی وەڵامش هەر ڕابۆچنیوانم پێکرێ هادیبی لەسەر خۆبی لەو کاتانەیە هادێبی لەسەر خۆبی خۆت عسەبی نەکەی لەو حاڵەتانە باشە تۆ شتیوات بەسەر هاتووە بەخوای بووە بەس یعنی هەتا پێت بکرێت ڕقوقینە نایخە سەر دونسای خۆت باشە تۆ وەکو گەنجێک ئامۆژگاری چیە بۆ و گەنجانی کە لە کاتی تووڕەبوونا دۆشاو تێکەڵەکەن وەڵا هادێبی باشە چلۆکاری خراپ نەبێت دەماچە هەر نەگری چاق و ئەو شتانە هەر نەگریگە لەگەلە باشە چووکە کاتێ بەشەر عسەبی دەبی دەوە شوێنی بەخوای ئاجە چاقوبی دەماچەبی دەتەقێنی یعنی وەگەڵێ حەزەری خۆی وەرگێ ئارێ وەڵا بالفعل قەومەکی بڕێک ئەوەی عسەبی گەرمین هەشتێک دەبی یەکسە پردەینەش لە من دەستمان ئێ باشە ئێمە بەچی خۆمان ساردکەینەوە وەڵا بەچی خۆمان ساردکەینەوە و چ پێم گوتی مشکلە و شتوارە زۆرە لە مابینی خۆی لە مارەی عایلی لە ئیشێ کابر هەن عسەبیە دەستا هەر جێکی هیچ سەچی لەگە ناکری تێدەگەی پەروەردەش دەکرێتەوە سەر ئەو حاڵەتەی پەروەردەی خێزانی لە منداڵیەوە بگەمە ئەم خاڵە یعنی هەست ناکەن ئێوە پەروەردەی خێزان پەروەردەی سەقەتە لە منداریەوە بە توند و تویژی و بە لێدان و ئەوە هەمووی بەتایبەت لە جەژنان لە زۆر شتی بە جەژنان ئەمەش بە منداری بە دەمانچەی موری بەنایەک دەکەتین گەورەبی ئەو دەبی شتێکی لەبیر ناچێتەوە دەستان خۆش بێ تۆڵی چی ئەمن وڵی ئەمن بەخۆ زۆر ئەوە زۆر سەرکە زۆر عزم لەسەر ڕوئیشتی نییە لە بەلاندە ئێستا ئەو برادەرانە ئێستا ساقویشتم لێ بێن ئەمن ساقویشتیان لێ نادا ئەم بەخۆ ساق و شێش نیمە بەس بریاکەمەیە زۆر عسەبیە ئێستا نان تۆ باسی براکەتم بۆ مەکە باسی خۆتم تۆ ئەگەر کەسێک بە جۆرێکی نالایەق لەگەڵ تا هەڵسوکەوتی کرد مامەڵی تۆ چۆنە بێت ڕای مامەرێم ئەوە دەبێ ئەمن ئەرێم هەواری خوای دەرەی چا نامە و ئەدا برادەرەکەم هاتە لای من و داوای لێبنی لێکردم ئەوەم جرای داوای لێبنی لێ دەکەم و ئەدە داوای لێبنی چ دەکەم لێ نەکرد بەکەیدا دەچم هە سەلامیش لێ ناکەم هەمەر عەواسی لێ ناکەم ئارێ وەڵڵا دەست خۆش بێ سپاس خۆشحاڵ بووی سەربەرز بنیا وڵی من ئەوانم ڕوبەڕوو بووەتەوە بە حکمیەوەی مامۆستام باشە جاری وەها بووە خوێندکارە بووە تووڕە بووە باشە ئیتر گەنجە بەس دەبێ ئینسان بە جۆرەی ئەو مامەڵە بکات هێمنانە مامەڵەم لەگەڵای کردووە ئاسا یعنی هەتاکو هێمن بۆتەوە دواتر بانگم کردووە قسەم لەگەڵای کردووە و
هەستی کردووە کە غەڵەت بووە لەو ساتە و دواتر داوای لێبوردنی لێ کردو و پەشیمانی دەربڕیوە. بەڵام ئەگەر جەنابەت گەرم بوویتایە لەو کاتەیە وەڵای بێگومان کاردانە ئەویش ئەو گەنجە خوێنگەرمە خراپترە بێت ئەبێ پێویستە لە کاتی تووڕەبوونی گەنجە مامەڵەیەکی دروستیان لەگەڵا بکەیت چونکە ئەوان خۆیان لەو کاتەدا و لە تەمەنە دایمە ژوو تەمەنە تێپەڕیوین خۆت بەڕاست ئەزانی یعنی خۆت لە هەموو کەس بەڕاستتر ئەزانی یعنی ئەوە لێک نادیتەوە کامە گەورەتر بێ لە خۆمیان بچووکتر بێ یعنی ئەو تەمەنە بەو جۆرەیە هەندێک گۆڕانکاری فسیۆلۆژی بەسەر ئینسانە دێ لە دەسەڵاتی خۆیانە پێویستە جۆری پەروەردەش تەبعاً دەورە بینێ بەڵامی ئێستا تیشکمان خستە سەر ئەو بابەتە مامۆسا قسەی زۆر جوانی کرد ئێهمالکردن پەروەردەی مناڵ تا هێمن بی لەگەڵ ئەو مووقفەیە زۆر باشترە بۆ ئەوەی بەرامبەر شەرمەزارە بێ ئەچینە ئستۆدیۆ زیاتر ڕاوەی یان شڕۆڤەی ئەو وەڵاماناکەین کە وەرمانگرت. طبعا جگە لە قسەی ئەو بەڕێزانەی کە قسەمان لەسەری هەبوو و کۆمنتمان لەسەریدا وەکو بینیتان کۆمەڵێ بەڕێزی تر قسەیان کرد و وەڵامی زۆر جوان و بە پێزیاندایەوە. لێرەیە من دێمە کۆتایی بەرنمەکەم ئەوەی گرنگە وەکو پوختەی ئەم بەرنمەیە ئەوەیە بیگەێنم. پرسیارێکمان کردوتمان کاردانەوەی ئێمە پێویستە چۆن بێت لە کاتێکە کەسێک سوکایەتیمان پێکە هەڵی کردووە بەرامبەرمان. لە وەڵامە پێویستەکە سادەبین پێویستەکە بە عەقڵ بیر بکەینەوە پێویستەکە عاتفی نەبین لەو حاڵەتەیە پێویستەکە زوو بڕیار نەدەین پێویستەکە شپرزە نەبین پێویستەکە لەو کاتەیە کۆمەڵێ ئالەت کە بەدەستمانەوەیە پێویست ناکە هەڵی گرین لەگەڵ خۆمانە وەکو چەک و تفەنگ و ئەوانە پێویستەکە ئینساف بەکاربێنین کاتێک کە کەسێ جنێوی پێمداوە من جنێو بە دایک و خوشکیشی نەدەم چکە دایک و خوشکی فەقیر چی بڵێ لە ماڵەوە دانیشتۆ لەوەیە ئەسڵەن ئاگای لەو بابەتە نەبێت کە تۆ لەگەڵ تا ڕوویداوە لەگەڵ کۆمەڵێ هۆکاری ترکە لە ناوڕۆکی بەرنمەکەیە ئاماژەمان پێیدا وەکو هەموو کاتێکیش دووبارەیەکەمەوە زۆر گرنگە ئێمە لە دوای هەر قسەیەک لە دەرەوە تەطبیقی بکەین تا ئەڵلقەیەکی تر و بەرنامە و پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم سڵاوی خواتان لەبێ.